کاتێک ئێمە سەیری سترکتۆری سیاسی دەوڵەتی تورکیا بکەین بەڕوونی ئاستی دژایەتی دەوڵەتی فاشستی تورکیامان بۆ دەردەکەوێت. دەوڵەتی تورکیا لەسەر بنەمای نکۆڵیکردن لە کورد دامەزراوە لە ناوەوەدا ئەمە لە دەستوری تورکیادا ڕەنگی داوەتەوە. کاتێک کە دەڵێم لە ناوەوە مەبەستم ئەوەیە لە چوارچێوەی نەخشەی سیاسیدا ئەو یەکەی کە احتیباری هەیە دەوڵەتە بە گوێرە ئەوە فاکتەری ناوە دەرەوە دەست نیشان دەکرێت. بەڵام بۆچی دەوڵەتی تورکیایە ئەردۆغان لە ئێستادا تووشی جۆرە لە هستریا بووە یا گرەیەکی کوردی بۆ دروست بووە لە هەر بەشێکی کوردستان دەستکەوتێکە بە هێرشی دەکاتە سەر بەشێکی پەیوەندی بە پرۆژەکەی ئەردۆغان خۆیەوە هەیە کە دەیەوێت پرۆژەی عوسمانلی نوێ پێش بخات هەم ڕۆژاوای کوردستان هەم باشووری کوردستانیش لە ناو خەریتەیەدایە لە ناو نەخشەیەدایە لە ناو پرۆژەیەدایە ئەمەش هەم سووریا پارچە دەکا هەم عراقیش پارچە دەکا و قورسایی پرۆژەکەش لەسەر جەستەی کوردستانە دیسە بۆیە گەلی ئێمە دەبێت لەو خاڵەدا هۆشیار بێت لە باشوور لە ڕۆژئاوا لە باکوور لە هەر بەشێکی دیکەی کوردستان. ئەمە بابەتێکە ڕوونە و ئەگەر هێندێک پرسیاریش ئاراستەی مێژوو بکەین دیسانەوە لە ناو هەناوی مێژوودا کۆمەڵی وڵاممان دەست دەکەوێت پێمان دەڵێ دژایەتی تورک لە چه ئاستێکدایە بەرامبەر بە گەلی ئێمە. بۆیە کۆمەڵی هێز هەیە تەلاعوب دەکا یا هاوکاری دەوڵەتی فاشستی تورکە لە ڕاستیدا بەجێبەجێکردنی ئەو پرۆژەیە ئێمە پێمان وایە ئەو هێزە نەکەر خۆی گەلی کورد دەخاتە بەر مەترسیەکی گەورە بەڵکو خودی خۆی دەخاتە بەر مەترسیەکی گەورە یا خۆشکەن دەخەنە بەر مەترسیەکی گەورە. لە دۆخە هەنووکە یەکەشدا ئێمە ئەگەر سیر بکەین سەرانی دەوڵەتی فاشستی تورکیا لە ئاستی هەرە باڵا بە ڕۆژی ڕووناک لە ڕاگەیاندنەکانیاندا هاوار دەکەن ئێمە دژی هەر دەستکەوتێکی گەلی کوردین یا لە هەر شوێنێک دەستکەوتێکی گەلی کورتە بێ ئێمە هێرشی دەکەینە سەر. بۆیە کاتێک ئێمە ئەم خوێندنەوەیە دەکەین قانعین بەوەی کە یا وەکو دەڵێ دەگەینە ئەو دەرەنجامی دەگەینە ئەو خاڵی کە هەموو ئەگەرێک جایزە و بەتایبەتیش ئەو سیناریۆی کە دەوڵەتی فاشستی تورکیا لە ماوەیەدا لە دروستی کرد لە تەقینەوەکەی ئەستەمبۆڵ بەشێک لە خوێندنەوەکان بەو ئاراستەیەدایە کە گوایە ئەردۆغان بۆ ئەوەی دنەی هەستی نەتەوە پەرستی تورک بدا دەیەوێت هێرش بکاتە سەر ڕۆژئاوا بەتایبەتیش کە لە بەرامبەر گەلیلاکانی ئازادی لە چیاسەکشەکانی کوردستان شکستی گەورەی هێناوە دەیەوێت تعویزێک وەرگرێت بۆ ئەوەی بەدەستکەوتەوە بچێتە ناو پرۆسەی هەڵبژاردن چونکە هەدەفی سەرەکی ئەردۆغان لە ئێستادا لە ڕاستیدا هەموو فۆکس و هەموو تەرکیزی خۆی چڕ کردوێتەوە و هەموو ئیمکانی دەوڵەتی خۆ هەموو ئیمکانی حکوومەت بەکاردەهێنێ بۆ ئەوەی کە بتوانێت سەرکەوتنێک بەدەست بهێنێ و ئەو سەرکەوتنە وەکو دەستکەوتێک بەکار بهێنێ بۆ ئەوەی کە لە پرۆسەی هەڵبژاردنەکاندا بەکاری بهێنێ و لە ڕاستیدا نەتیجە وەربگرێت. بۆیە گەلی ئێمە لە هەموو بەشەکانی کوردستان دەبێت بەخۆشیار بێ بەرامبەر ئەم هەڵوێستانە و لە بەرامبەر ئەو مژارەدا وەکو وتم جارێکی دیکە ئەمە ئەگەرێکی کراوەیە بۆیە گەلی ئێمە بە گوێرەی شەرت و مەرج لەو قۆناغەدا دەبێت ئامادەکاری بکە بەتایبەتی ڕۆژاوای کوردستان زۆر بە هەستیاریەوە مامەڵ لەگەڵ دۆخەکەدا بکە و خەڵکی ڕۆژاوای کوردستان دەبێت بچێتە ناو قۆناغی گەلی شۆڕژگەڕیەوە لە ڕاستیدا هەموو بەشەکانی دیکەی کوردستان دەبێت خۆیان ئامادە بکەن بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو تحدیاتانە بنەوە کە لەلایەن دەوڵەتی تورکیا بەردەوام دەکرێتە سەر گەلی ئێمە لە چوارچێوەی بارودۆخە نێو دەوڵەتەکەدا ئەوەی کە تۆ هێناتە زمان ئەمە بەشێکی پەیوەندی بە ئەو خۆپیشاندانانەوە هەیە کە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا هەن لە ڕاستیدا چونکە لەناو یان ئەوەی کە من مەبەستمە بێڵێم فشارێکی جددی لەسەر سیستمی جیهانی هەیە بەتایبەتیش ئێمە دەزانین یەکێک لە ستوند و کۆڵەکە هەرە ئەساسیەکانی سیستمی مۆدێرنەتەی سەرمایەداری دەوڵەت نەتەوەیە. ئێستا ئەو فۆرمە تووشی کێشە بووە تووشی لەبەریە کەڵۆشانەوە بووە ئێمە دەبینین ململانێ هەیە لە ناو خودی فۆرمەکەدا بەتایبەتی ئەگەر ئێمە سەیری ئێران بکەین سەیری بارودۆخی ئێران بکەین ئێمە دەبینین کە ململانەیەکی توند لە نێوان کۆمەلگا و دەسەڵاتداراندا هەیە. ئەو شەڕی کە ئێمە وەکو شەڕی سێمی جیهانی پێناسەی دەکەین ململانەی و شەڕە لە نێوان دەسەڵاتداراندا شەڕی ئیمتیاز
شەڕی ئابووری شەڕی دەسەڵات و نفوزە بەڵام ئەوەی کە لە ناو فۆرمەکەدایە لە ڕاستیدا بە ئەگەرێکی زۆرەوە ئەگەر ئەو خۆپیشاندانانە چکە ستارتی شۆڕش لێ دراوە لە ئێراندا ئەگەر ئەو خۆپیشاندانانە بەردەوام بن و نەتیجە وەربگرن بێگومان بە ئەگەرێکی زۆرەوە نەخشەی سیاسی لە ناوچەکەدا دەگۆڕێ و فۆرمی سیاسیش دەگۆڕێ وەک چۆن لە جەنگی یەکەمی جیهانیدا سەردەمی ئیمپراتۆریا کۆتایی هاتوو دەوڵەت نەتەوە لەدایک بوو بە ئەگەرێکی زۆرەوە جایزە دەوڵەت نەتەوە کۆتایی بەخۆی بهێنێ کۆتایی بە دەوڵەت نەتەوە بێت و نەتەوەی دموکرات لەدایک بێ لە ناوچەکەدا ئەمەش مەترسیەکی جددی لەسەر ئەو هێز و جەمسەرە جیهانیانە دروست دەکات کە سپۆرتی سیستمی سەرمایه‌داری دەکەن یا سیستمی سەرمایه‌داری لە ڕاستیدا ئاراستە دەکەن بۆیەش ئێمە دەبینین لەو جوگرافیا جیاوازانەی کە پێکدادان هەیە هەندێک شەڕەکە خاو کراوەتەوە و سەردانی جیاواز هەیە بە ئەگەرێکی زۆرەوە سیناریۆی نوێ بەڕێوەن بۆیە دەبێت گەلی کورد لە ڕاستیدا لەو قۆناغەدا زۆر هەستیار بێ بە وریاییەوە مامەڵە بکە و هەموو ئەگەرێکیش و هەموو ئۆپشنێکیش احتیبارکە و وەکو خاڵێک کە بە هەند وەری بگرێت و لە بەرامبەریدا ئامادەکاری بکە لە ڕاستیدا.